سەرچاوەی دروستبوون و ژیانی سەرجەم زیندەوەرەکانە، سەروەتێکی سروشتی ڕسکا و پەیدابووی چەندین کارلێک و گۆڕانی سروشتیە کە بەردەوام لە پەرەسەندن و گۆڕاندایە. ئەم ڕەگەزە گرنگەی ژیان خاکە. خاک بریتیە لە تەنێکی زیندوو کە لە تێکەڵەی مادەی ئەندامی و کانزایی و ئاو و هەوا پێک دێت. بریتیە لە چینێکی فشەڵی ورد کە زۆربەی وشکانی سەر ڕووی زەوی دادەپۆشێ و ئەستوری لە چەند سانتیمەترێکەوە دەست پێ دەکات تا چەندین مەتر. خاک تەنێکە بەهۆی کارلێکی بەرگی بەردین و بەرگی گازی، بەرگی ژیان و بەرگی ئاوەوە بەردەوام لە پێشکەوتن و گەشەکردندایە. خاک بریتە لەو چینەی سەرەوەی گۆی زەوی کە ئێستا لە بەردەممانە هەیە. ئەم چینەی سەرۆی گۆی زەویە کە پێکهاتە زیندوەکان و ئەندامەکان و کانزاکانی تێدایە و کە هەموو مادە خۆراکیەکان دابینەکە بە شێوەیەکی گشتی بۆ هەسارەی زەوی. بەڵام لێرەیە خاکیش هەر کەس تێڕوانینێکی تایبەتی خۆی هەیە. ئەگەر کەسانی زانستی جیۆلۆجی بێنن بە پێی زمانی خوان پێناسی خاکە بۆکەن، کشت و کاڵێک بە پێی پێویستیەکانی کە لە خاکۆری ئەگرێ پێناسی خاکەکە. بە هەمان شێوە بیناسازێک و ئەندازیارێک بە زمانی خۆی پێناسی خاکە بۆکە. بەڵام ئێمە لێرە ئەمڕۆک و جوتیارێک پێناسی خاکمان کرد کە وتمان هەموو مادە خۆراکی و پێویستیەکانی کە بۆ ڕۆک گرنگە لەناو ئەم خاکەدایە. تاوان ئەم خاکەش بەپێی ڕەنگەکانی زۆر کات ئەتوانین بڕیار بین لەسەروی کە جۆری خاکەکەمان چییە و بەدەستلێیانیشی ئەتوانین جایکەینەوە ئەم خاکە لمی زۆرە یا قوڕی زۆرە، گڵی زۆرە یاخود قومی زۆرە کە کلاسەکانیان جیاوازە، هەمانە لمیە، هەمانە بڕی کلەی زۆرە واتە قوڕی زۆرە، هەشمانە چیمانەیە لومە واتە قومە، تێکەڵەی بینی هەرسێکیانە. کە لێرە ئەتوانین بڵین ئەو خاکەی کە زۆرترین پێکاتی ئەندامی و هەموو ئەم پێکهاتانی لە لم و لە قوم و لەگەڵ تێدایە ئەم جۆرە خاکە باشترین جۆری خاکە بۆ کشت و کاڵکردن و هەروەها بۆ مانەوەش کە ئەتوانێت ئەو چارەسەری زۆر کێشەی هاوسەنگی ژینگەیش بۆ بکە ئەگەر ئەم جۆرە خاکەمان هەبێت. و لە هەمان کاتیشە لە ڕووی کلاسیشەوە خێزانی تایبەتی خۆی هەیە. خاک تەصنیف ئەکرێ بەسەر چەند خێزانێکی تایبەتە کە ئەمە ئەتوانم بڵێم بابەتێکی زۆر قوڵ هەڵەگرێ لە ئێستا ئەگەر ئێمە بتوانین باسیکەین هەرێکیان گروپی خۆی هەیە، گروپی دووەمینی خۆی هەیە، گروپی بچووکی هەیە. بەپێی ئەوە ئەتوانین ئێمە تەصنیفێکی تەواوی پۆلێنێکی تەواوی ئەو خاکە بکەین کە جۆرە خاکێکە و بەپێی پۆلێنەکەشی ئەتوانین بڕیار بین لەسەر کواڵیتی خاکەکە ئایا کواڵیتی خاکەکەمان باشە یاخود خراپە. پرۆفایلی خاک یان وێنەی لە ڕووی خاک ئەو کەرتەیە کە تێیدا ئەو چینانە ڕوون دەکاتەوە کە خاکیان لێ پێک هاتووە کە ئەستوری ئەم چینانە لە نێوان 2 بۆ 5 مەتردایە لە چەند چینێک پێک هاتووە کە بە شێوەیەکی سەرەکی سێچینە. لە زۆربەی خاکەکاندا بوونیان هەیە، هەریەکە و بە پیتی جیاواز هێما دەکرێت. طبعا ئەمی کە لێرە ئەبینن ئەمە ئەتوانین نایبنین پرۆفایلێکی خاک ئەلێرەوە لەو چینە ڕەشەی سەرەوە دەست پێکە هەتایەتە خوارەوە بۆ بەشی بنەوە. ئەلێرە ئیتر هەمووی بەردەڵانە. طبعا ئەم چینانە بەش بەش دروست بوون، هەر بەش هەر چینێکیش سەدەها ساڵی ویستووە کە گەیشتۆتە ئەم ئاستا
واتە یەکسەر لە پڕ دروست نەبووە بگاتە چینی سەرەوەی خاکەکە. ئەگەر ئەبینن لێرەیە چینی یەکەمیان کە چینی پارێنت ماتریێڵی پێڵێن، مادەی سەرەتایەکەی پێڵێن، تاوێری گەورەتریەتە پێشەوە. بەرەو ئەوە یەنجە چینی دواتریان کە چینی دی پێڵێن و هەروە ئەو چینەی پێڵێن کە لە ئەنجامی شیبوونەوە و داخورانی بەردەکان مادەیەکی تۆزێ بەرە و تێکەڵەی چە و لم بۆ شێوازە دروست ئەبێ. پاشانێتە چینێکی تریان ئەگە لێرە سێریکەن وردە وردە ئەچینە سەرەوە بۆ چینەکانی سەرەوەی خاکەکە، کە ئەگەینە چینەکانی سەروی خاکە بەشی سەرەوەیان لێرەیە مادەی قوڕێکەی زیاتر ئەبێت، واتە گڵ تیا زیاتر ئەبێ. ئەگەر بچینە بەشی سەری سەرەوە مادەی ئەندامی تیا زیاکات. طبعاً ئەم پرۆفایلی خاکە لێرەیە فترەی زەمانی زۆری ویستووە، بەڵام ئەوەی کە ئێمە ئیسفادەی لێکەین بۆ کشت و کاڵکردن تەنها ئەم بەشەی سەرەوەیە کە بە ڕەنگێکی قاوەی تۆخ لێرە زۆر جوان دیارە. لێرەیە ئەو بەشەیە کە هەموو زیندە چالاکیەکانی خاک لێرەیە ڕوئەیە و مادە خۆراکیەکان زیندەوەرەکان هەڵسن ئامادەیەکەن بۆ ڕۆکەکان هەر لە ئێرەیە ڕوئەیە. وە پێینی ئەندامیەکانیش کە خاک ئیسفادەی لێکا و سوودی لێبینێ هەر لەو بەشەی سەرەوەی خاکەکە ڕۆک ئەتوانی سوود و خواردنی خۆی لێوە وەربگرێ. کەینە چینەکانی خوارەوە بە دەگمەن ئەبینی لێرەیە بۆ ئەمە ڕێگێکی دارە گەشتۆتە ئەم قوڵاییە کە ئەبینی مەتر زیاتر ڕۆیشتووە، بۆیە زۆر کات ئەڵێن ئەو دارانی کە ڕێگیان قوڵە ئەتوان خۆیان ئاو بخۆیان پێ بکەن لە بەشەکانی چینەکانی ژێرەوەی خاکەکە. تەوان لێرەیە ئەمە بەشەیەکی گشتی چینەکان بوو کە باسمان کرد کە زۆر بەڕوونی دیارە. ئێمە ئیسفادە لەم چینانی ژێرەوە ناکەین بە هیچ شێوەیەک بۆ کشت و کاڵکردن، تەنها چینی سەرەوەی کە گرنگە ئێمە گرنگی پێبین و ئەو پێویستیانی کە ڕۆگۆرەگرێ لەویا بەردەست ئەکەون. ئەم چینانە هەرێکێکیان چەند سەد ساڵێکی وتمان دروست ئەبێت. لە سەرەتایە ئەو عواملانی کە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە کاتە بە تپی تێپەڕبوونی کات هەرێکێک لەم چینانە دروست ئەبێ، هەروە شیبوونەوەی کیمیاوی لەگەڵ کاریگەری زیندەوەرەکان کە یەنە سەر بەردەکە لێرەیە. ئەم بەردە تووشی داخوران ئەکەن کە تووشی داخورانیان کرد بە پێی تێپەڕبوونی کات زیندە چالاکیەکان تایە زیا ئەکات، وەکو دروستبوونی قەوزە و بەکتریا و کەڕوو لەسەر ئێرە دروست ئەبێ. پاشان ئەوان مادەی کیمیایی ئیفرازەکەنە سەر بەردەکە هۆکارێکە بێ بۆ شیکردنەوەی بەردەکە. ئەمانش تەبان بە ڕۆژێک و دوو ڕۆژ ڕوونایەت سەدەها و هەزارە ساڵی ئەوێت تا ئەم بەردە شیە بێتەوە و لە کۆتاییە ئەگاتە چی؟ ئەگاتە ئەو گڵەی سەرەوە کە ئێمە بەکاری ئەهێنین. خاک لە ئەنجامی کۆمەڵێ فاکتەر دروست دەبێت کە شانبەشانی کەشکاری دەبێتە هۆی شکان و شیبوونەوەی تاوێرەکانی ڕوویزەوی کە بە تاوێری بنچینەی ناسراون. دروستبوونی خاک لە تاوێری بنچینەیەوە بۆ خاکی ڕاستەقینە بە دوو قۆناغی جیاوازدا دەڕوات کە بریتیە لە قۆناغی وردبوون و هەڵوەشان و شیبوونەوە، پاشانیش قۆناغی دروستبوونی خاک. هۆکارەکانی دروستبوونی خاک دەگەڕێتەوە بۆ کاری هاوبەش، ئاو و هەوا، تاوێرە بنچینەیەکان، بەرزی و نزمی، ئاوی ژێرزەوی و سیستەمی ڕێکردنی ئاو، چالاکی بایۆلۆجی ڕۆک و گیانەوەران، کات، چالاکی مرۆڤ.
ئێستا ئێمە لێرەیە وەستاوین ئەم شوێنە بەشی سەرەوەی خاکە کە لە پێشتر ئاماژەمان پێەیە کە چەند چینێک پێگاتمە ئەمە ئەو چینەیەتی کە ڕەنگێکی قاوەی تۆخی هەبوو ئەو چینەیە کە بە تەواتی مادە خۆراکیەکان و مادە ئەندامی پێویستیەکانی ڕۆکی تیا جێگیر بووە لێرە ئێمە وەکو کەسانی زانستی و پسپۆڕی بوارەکە کاتێکین ئەمانەی سنگاندن بۆ خاکێ بکەین لە ڕێی پێگاتەکانیەوە گرنگە کە چی بکەین بەشێک لەم خاکە و نمونە وەرگین بیبینەوە بۆ تاقیگە شیکاری بۆ بکەین. ئێستا طریقی وەرگرتنەکەشی ڕێگای وەرگرتنەکانشی تەوان کە ئەچینە ناو کێڵگەکەوە گەر سێر بکەن ئەمە کێڵگێکی گەورەیە ئەبێت بە چەند ڕێگایەکمانەیە بە چەند ڕێگەی هەڕەمەکیمان هەیە کە لە هەر شوێنێکا و نمونەیەک لە خاکەکە وەرەگرین بەڵام گرنگی وایە کە نمونەیەک لە خاکەکە وەرەگرین لە شوێنێک ئەبێت چەند خاکەناس چەند لە قوڵیا وەرگرتووە بۆ برازیتیارەکان ئەبێت لە ناوچەکانی تری کێڵگەکەشیان بە هەمان قوڵی و بە هەمان بڕ خاکەکە وەربگرن. شێوازەکەشی ئێمە عادەتەن کایکەین بەشی سەرەوەی لەم دژوگیا و بەردەڵانە پاکەینەوە بەشی سەرەوەی خاکەکە. ئەمە زۆر بەردەڵانە ناوچەکەی. بۆ شێوە بۆشایەک ئەکەینەوە لێرەیە ئەم بۆشایە کە کردمانەوە ئەم بەشە لابین ئەو کاتین لەم بەرەوە بە هێواشی یەک بەش لە نمونەی خاکەکە بۆ شێوەی وەرەگرین شیکاری لەسەرکەین بەس هەر لەم ڕەگ و پاشماوەی ڕۆکیانە پاکێکینەوە بە تەواتی ئەو کاتە ئەبرێت تاقیگە ئەمە ڕۆژێک لە بەر هەوایە وشکەکرێتەوە و پاشانیش لە هێڵک ئەیرێت کە 2 ملیم بێ قیاسەکەی چکە ئەو بەشەی کە پێی وترێ خاک و ڕوەک هەموو مادە خۆراکەکانی تیا دەست ئەکەوێت قوتڕەکەی واتە چەندێکە لە 2 ملیمایە بۆیە ئەوەی کە لە هێڵەکەیتە خوارەوە ئێمە ئیش لەسەر ئەو بەشیان ئەکەین و پێگاتەکانی تیا شیکاری ئەکەین وەکو ترشی خاکەکە وەکو بڕی خوێ لە خاکەکەیە و هەروەها نسبەی شێ لە خاکەکە چەنە ڕاستەخۆ ئێستا کە بیبێنەوە تاقیگا بێ نسبەی شەیەکەی بدۆزینەوە چکە لە ڕێ ئەو نسبەی شێوە ئەتوانین ئاودانەکان ڕێک خێن واتە برا جوتیارەکان ئەتوان لە ڕێگەی نسبەی شەی ناو خاکەوە ئاویانەکانیان ڕێک خەنەوە بەپێی ئەوە هەموو کات ئەویان بۆ خاکە بکەن تاوەکو بڕێ زۆر ئاوی نێنێ. لەم چنگە خاکەیە بەقەی هەموو زیندەوەرانی هەموو مرۆڤەکانی سەرزەوی زیندەوەری وردمان هەیە ئێمە لەبەرو ئەبێ ئەو شێوەی هەوا و ئاوی ناو ئەم خاکە چی بێ گونجاو بێت لە سا 25 هەوا بێت لە سا 25 ئاو بێت ئەو ئاوەی کە بە ناو ئەم دەرکۆڵانەیەن جۆرێکی تایبەتە و لە سا 45 کانزاکان بێ و لە سا 5 مادەی ئەندامی ئەمە پێوترێ خاکێکی تەر ئەگەر هاتو شیکاریت بۆ خاکەت کرد بەم شێوازە نەبوو ئەو کاتە خاکەت چییە خاکێکی تەندروست نییە ئەبێ بێت تۆ چی بکەیت چارەسەری بۆ بکەیت ئەبێ خاکێکی گونجاو بۆ کشت و کاڵکردن ژمارەی پێچەکەی بەبەسمان پۆتێنشەڵ ئۆف هایدرۆجین ئایۆنی پێڵێن کە ژماری هایدرۆجینەکەیەتی لە بینی 6.8 بۆ 7.2 بێت ئەمە پێوترێ خاکێکی مەیلە و تفت واتە تفت نییە ترشیش نییە مەیلە و هاوسەنگە خاکێکی هاوسەنگی پێڵێن لەم خاکە هاوسەنگەیە هەموو جۆرە کانزاکان بەردەستن بەڵام ئەگەر بێت و خاکەکە ژماری هایدرۆجینەکەی چۆ سەر و حەوت بەرە و هەشت و بەرە و نۆ بەرە و دە و بەرە و دوانزە ئەمە خاکێکی تفتی پێوترێ لێرەیە جۆرێک لە کانزاکان نامێنن هەنێک لە کانزاکانی وەکو ئاسن و ئەلمنیۆم و زینگ و هەلێک لەمانە لە خاکی تفتا بوونیان کەمترە بێ بەڵام هەنێکیان
بە پێچەوانەوەن کانزاکان لە خاکی تفتا بوونیان زیاترە و ئاسن و ئەلمنیۆم باسم کرد کە ئەمانش هەر هەمووی خۆراکەمادەن بۆ ڕوەک بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بۆ ئەڵین هاوسەنگ کە ئەڵین هاوسەنگ هەموو جۆرە کانزاکان لەم بەشەکە هاوسەنگی پێچەیە هایدرۆجینە چیەکەن بوونیان هەیە چ کانزاکان بێ کە بە ڕێژێکی زۆر ڕۆ گۆرەگرێ وەکو نایترۆجین وەکو فۆسفەیتە وەکو پۆتاسیۆمە NPK پێڵێن کە برافەلاحکان بە سەمادی کیمیایی زۆر کار ئیزافەیەکەن کە مەشکارێکی باش نییە ئەگە بە شوێکی زانستی بەکاری نەهێنن لەبەرەوە کە ئەمانە بە شوێکی بڕێکی زۆر لەم ترشی خاکەیە ئەتوانین بڵین لەم شێوازی هایدرۆجینیا و بوونیان هەیە هەمویان بەردەستن وە کانزاکانی تریش کە بە کەمی ڕوەک پێویستێتی وەکو خۆراکێکی دووەمین بەکاریان هێنێ وەکو زینگە وەکو منگەنیزە وەکو ئەلمنیۆم وەکو ئاسنە وەکو کەپەرە وەکو کەبەڵتە ئەمانە کانزاکانی ترە ئەمانش هەر لە هەمان ئەو ژمارە هایدرۆجینی کە وتمان ژمارەیەکی هاوسەنگ بێت لێرە دەست دەکەوێت بۆ ڕۆکەکان. دەکرێت خاک جۆری جیاوازی خۆڵ لە خۆ بگرێت و داپۆشرا بێت بە بەردوولم سەوزایی یان مادەی تر. جۆرەکانی خاک وەک خاکی گڵی و قوڕی، خاکی لمی، خاکی لیتەیی، خاکی گەچی، خاکی خەڵوزی زۆنگاو. طبعا خاک کە ئێمە لێرە وەستاینە سەرم خاکە ئەبینین دەورمان هەمووی کێڵگەیەکی گەنمە. ئەم کێڵگەیە ئەگەر ببینی ئەولاتر خاکێکی ڕووتەڵا کە چوینە ئەوێ لێرە گرنگی خاک چییە؟ گرنگی خاک ئەتوانێت ئەم بەرهەمەڕۆکی کە ئێمە دوو ڕۆژی تر ئەبێنە بازاڕەوە وەکو خۆراکی مرۆڤ و ئاژەڵ و پەلەوەرەکان بەکارهێنین لە خاکەوە سەرچاوە بگرێت کەواتە ئەتوانین بڵێین سەرچاوەی دابینکردنی خۆراکی هەموو زیندەوەران لەسەر گۆی زەوی لە خاکۆیەت بۆیە ئەمە یەکێکە لە هەرە خاڵە گرنگەکانی خاک لە هەمان کاتە خاک ئەگەر هاتوو خاکێکی تەندروست بێ بەشێکی زۆر لەو زیندەوەرانەتیەکەن کە وەکو بەچاو نابینرێن هەرێکیشیان بەچاو ئەبینرێن ئەمە کاتە وەکو ڕاگررتنی ئیکۆسیستمی ژینگەی خاک دەورێکی سەرەکی هەیە چکە ئەم زیندەوەرانە لە هەمان کاتە ئیشیان چییە؟ ڕاکێشانی کاربۆنی هەوایە واتە چی ئەکەن؟ ئەو ڕێژەی دوانکسیدی کاربۆنە کە لە هەوایە لە ئێستا ئێمە ئەناڵێنین بەدەست گەرمبوونی زەوی و بە بیابانبوونەوە و بەدەست پیسبوونی هەواوە ئەم ئەتوانێت لەڕێی ئەم زیندەوەرە وردانەوە ئەم کاربۆنی هەوایە لە خۆیان کۆ بکاتەوە لەگەڵ لەڕێی ڕۆکەکانەوە چکە ڕۆکەکان ڕۆشنە پێگاتنەکەن CO2 وەرەگرن بۆیە دایمەن گرنگە خاکێکی تەندروست بێ لە ڕووی مادەی ئەندامی و لە ڕووی زیندەوەرەکانی و لە ڕووی پێگاتەکانیەوە کە بەم شێوازە تەندروست بوو واتە چینێکی ڕووپۆشی سەوزایید ئەبێتەوە لە ناوچەکەیە کە ئەم چینە ڕووپۆشی سەوزاییدش هەبوو بە گەرمبوونی زەوی کەمەکەیتەوە بە بیابانبوون کەمەکەیتەوە لە هەمان کاتە خاکێکی تەندروست مادە خۆراکیەکی تەندروست ئەیاد بە مرۆڤەکان و بە پەلەوەڕەکان و بە هەموو جۆرە زیندەوەرەکانی سەر هەساری زەوی لەم کاتەیە کاواتە تۆ چیت کردووە بوونەوەرێکی تۆکم و بەهێزت دروست کردووە. خاک سەرچاوەی ژیانە بۆ هەموو بوونەوەرە زیندوەکان، سەرچاوەی خاوەکان و مادەی خۆراکی ڕووەکەکانە. ئەگەر ئەم مادانەی ون کرد ئەوە ڕووەکەکان وشک دەبن و ناتوانن گەشە بکەن. هەروەها خاک وە کۆگایەکی ئاوایە بۆ ڕووەکەکان کە لە ڕێوە شێو خواردنی پێویست وەردەگرن. خاک نیشتیمانی گیانەوەرانە، لەم نیشتیمانەدا زۆر جۆری کرم دەژین، هەروەها جاڵجاڵۆکە و مێرولە و هەندێک لە مشکەکان. ئەگەر خاک نەمێنێت ئەوە نیشتیمانی ئەوانیش نامێنێت. گیانەوەران لە ڕووەکەکانەوە وزە وەردەگرن. ئەگەر ڕووەکەکان نەتوانن مادەی خۆراکی لە خاکەوە وەربگرن ئەوە گیانەوەرانیش ناتوانن مادەی خۆراکی لە ڕووەکەکانەوە وەربگرن. خاکی کوردستان یەکێک لە مەترسیەکانی کە ڕوبەڕووی بۆتەوە مەترسی بە شێوەیەکی ناتەندروست بەکارهێنانی قڕکەری گژوگیا و قڕکەری حەشەرات و مێرووەکانە قڕکەری هەروە بەکارهێنانی پێینە کیمیایەکانە کە ئەمە هەنێک لە براجوتیارەکان هەموونا بەڵام هەنێک کە بۆ بازارکردن بەشێکی زۆر لەم پێینە کیمیایی و قڕکەرانە ئەکەن بەسەر
بەرهەمە کشت و کاڵەکانیانەوەکە لە ماوەیەکی زۆر کەما گەشە بکە بیگەێنێتە تەواو بەشی زۆر تۆپی گەشەکردنی بۆیە بیدورێتەوە یاخود هەڵی گرێت وی باتە بازارەوە. ئەمە وای کردووە کە پێگاتی خاکە لە دەست بێن لە ڕووی جۆرایەتیەوە. بۆی ئەمەیەکێکە لە یەک هەرە هەنگاوە خەتەرەکان کە لە ئێستا ڕوبەڕووی خاکی کوردستان بۆ تۆکو ڕاماڵینی خاک توش بووە، لە ناوچوونی خاکمان توش بووە. لەم ڕوایانەوە کاریگەریە کە دوای ئەوە کە تۆ پێینێکی کیمیایی یام و بووی و قڕکەری گژوگیا بەکارێنی خاکەکەت زۆر ڕقە بێ وەک چیمەنتۆی لێ ڕەنگەکەی کاڵە بێتەوە ڕەنگی ڕەش و تۆخەکەی نامێنێ. ئەمە وای لێ مەبەستمان لەبێ ئەم خاکە وردەورە بەرە ئەوواچ بێ بە خاکێکی لمی کەس بوش بە خاکێکی لمی ئیتر توانای کۆکردنەوەی ئاوی نامێنێ. وەکێکە لە کێشەکانی ئێمە زۆر کێڵاندنی خاکەکەیە کە ئەمە ژواکە هەم بۆ ئامێرە قورسانە تەبقاتی خاکە بپەستێتەوە کە بۆشایی هەوایی لەناو خاکە ناهێڵێ کە ئەم بۆشای هەوایە وردانژنەمان هەنێ زیندەوەری وردمان هەیە کە پێویستیان بە ئۆکسسیجینە ناتوانن گەشە و نەشونمای خۆیان بکەن و زیندە چالاکەکانیان جێبەجێ بکەن تایبەت لەوانە کرمەکانە کە کرمەکان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە بەڕێوەبردننی بەشی ژێرەوەی زەوی. بەشێکی تر لە کێشەکان بە بیناسازیکردنەوەتە گواستنەوەی ڕێگەزی خاکە لە کشتتوکاڵیەوە بۆ نیشتەجێبوون. ئەمێکێکە لەوانەی کە خاکی کشتتوکاڵی و ئەو خاکە داپۆشراوە بە سەوزایی بەرەو نەمان ئەبێ بە یەکی نیشتەجێبوون کە یەکی نیشتەجێبوون تەنها ژیانکردنی کۆمەڵێ مرۆڤ زیاتر هیچ سوودێک ناگەێنێ بە هەسارەی زەوی کە بڵێم بتوانێت باڵانسێکی هاوسەنگێکی ژینگەیمان بۆ دروستکە بە پێچوانەوە زەرێکی زیاتر ئالە هەسارەکەمان. بۆیە لێرە ئەتوانین بڵێن لەم ڕۆژۆ خاک کاریگەری زۆری لەسرە خاک کاریگەری لەسرە بەهۆی ئەوەی کە کارگەی چەولمەکان و دەرهێنانی مادەخاوەکان و دەرهێنانی پاڵاوتە نەوتیەکان هەروە خاک کاریگەری لەسرە لە ڕێگای ئەوەی کە بەکارهێنانی ئاوی پیس بۆ ئاویانەکەی ئەمەش جارێکی تر ئەبێتەوە هۆی لە تێگیانی جۆرەکان و پێگاتەکانی خاکی کشتتوکاڵی. یەکێک لەو چارەسەرانەی کە بمانوێگە خاکێکمان خاکێک پارێزرا و تەندروست بێت کە زۆر گرنگە یەکەم هەنگاو چ لایانی بەرپرس و چ براجوتیارەکان بیەن چ خەمخۆرانی خاک و کشتتوکاڵ ئەبێ بە شێوەیەکی دەوری و وەرزی نمونەی خاک وەربگیری و شیکاری پێگاتەکانی بۆ بکرێت چکە بەپێی پێگاتەکانی ئەتوانن جۆری کشتتوکاڵەکەشی تیا بچێننواتە بەپێی پێگاتی خاکە نەوعی کشتتوکاڵەکە دیاری پێ لەو خاکە چ جۆرە کشتتوکاڵێک ئەمەوە ئەکا کە خاکەکە بەردەوامی هەبێ هەم لە ڕێی بەپیت و بەرەکەتی هەم لە ڕێی پێدانی بەرهەمەوە. یەکێکی تر لەو خاڵانە ئەوەیە بەکارنهێنانی زۆری مادەی کیمیاویەکان واتەوەکو پێینی کیمیاوەکان بەدیلی ئەمە مادەی ئۆرگانی و ئەندامیمان هەیە پێینی زیندەگیمان هەیە کە تازەترین جۆری پێینە جۆری زیندەگی ئەکێتەوە ناو خاکەکە و کە پێگاتی خاکەت بۆ ئەگەڕێتەوە بارودۆخی ئاسایی خۆی تەنانەت ئەگەر بە خاکەکە شێوا تێکچ بێ و شێواو بێت. ئەمە وەکو لایەنە کێڵگەیەکی و جوتیارێکی بەڵام لایەنێکی ترمان هەیە هەڵنەکەندن و وێران نەکردنی بە مەبەستی دەرهێنانی مادەخاوەکانی چکە ئەمە یەکەم کاریگەری هەیە لەسەر ڕوبەری سەوزایەکە و دووەمیشان لەسەر بە دایڤێرسیتی و پێگاتەی ناو خاکەکە ئەشێوێنێ کە ئەمەشی شێوان ئەو ناوچێت بە تەواوەتی بۆ چیەکە بۆ وێران ئەکا لە ڕووی ژینگەیی و لە ڕووی پێگاتەی خاکەکەیەوە. و لە هەمان کاتیشە زۆر گرنگە کە دەورەی کشتتوکاڵی دەست پێ بکرێتواتە نۆبەی کشتتوکاڵی کە چۆن باوانمان ئەنجامیان ئەدا بە هەمان شێوە ئەنجام بگیرێت بۆی کە خاکەمان خاکی پارێزراو بێت و بتوانێت خاکی تونند و تۆڵ بێ و بڕێکی زۆر لە مادەی ئەندامی و مادەی زیندەگی تێدا بێت. و یەکێکتر لە چارەسەرەکان زیادکردنی ڕووپۆشی سەوزاییە بە دار و بە سێبەر ئەمانەش هەمووی وە ئەکا کە ئەم خاکە خاکێکی فێنک بێ و بوون بە هەڵم لە ناوچەکە زیە ئەکا و دەورەی ئاویش لە ناوچەکە زیە ئەکا و ئەکەن ناوچەکەت بۆ شێیارەکە و خاکەکەشت بۆ چیەکە پڕ لە شێ و ڕتوبە ئەکات واتە خاکێکی دایما زیندوو دەرئەکەوێت کە بەردەوام شەیەکی تیا بۆ ڕواندن و بۆ چاندن. و لە هەمان کاتیشە ئەتوانی بەم ڕێگە چارەسەرانە خاکە لە ڕاماڵین و بە بیابانبوون بپارێزین.
و یەکێک لەو چارەسەرانەی تریش ئەوەیە کە بە یاسایەک هەموار بکرێ بۆ پاراستنی خاک وەکو چۆن ساڵانە یاسامانەی هەموارەکرێتەوە بۆ هەموو پێگاتەکانی ژینگە یەکێک لەو پێگاتانەش خاک بە یاسایەکی بۆ هەموار بکرێتەوە تایبەت لە ڕووی نیشتەجێبوون و پیشەسازیەوە و ئەگەر نیشتەجێبوونیش کرا نەبێتە هۆکاری شێواندنی سروشتی خاکەکە لە ناوچەکەدا یاخود بە شێوە زێکبێ کە هاوڕێی خاکەکە بێت شێوازی گەشەسەندن و نیشتەجێبوونەکان ئەمەش یەکێکە لەو ڕێگاری کە ئەتوانین ئێمە ڕێگری پێ بین کە کەمکردنەوەی گۆڕینی ڕەگەزی خاکی کشتتوکاڵی بۆ یاخو خاکی سەوزایی بۆ زەوی نیشتەجێبوون و پرۆژەکانی نیشتەجێبوون و پیشەسازی. زۆرینەی چالاکیەکانی مرۆڤ لەسەر خاک ئەنجام دەدرێت بە تایبەتیش ئەو خاکانەی گونجاون بۆ کشتتوکاڵ و نیشتەجێبوون و پیشەسازی لە ئەنجامی ئەم چالاکیە جۆر بە جۆرانەی مرۆڤ خاک ڕوبەڕووی پیسبوون و لە ناوچوون دەبێتەوە هەر بۆیە پێویستە کار بکرێت بۆ سنووردانانی چالاکیەکانی مرۆڤ و خاک بپارێزرێت.